لە دیوی سووریا زۆر پەلەمان لێ دەکەن بۆ ئەوەی ئەو کەلەپەلانە زۆریان پێویستە زووتر بگێتە دەستیان. لەژێر دروشمی سنوورەکان ناتوان دڵەکانمان لە یەکتری جیا بکەنەوە. ئیدارەی سەربەخۆی سۆران کەمپینی ڕۆژئاوای کوردستان دەکات هەرچەندە جەوەکەی ئەمڕۆ تەواو سادە لێرە، بەڵام خەڵکی با گەرموگوڕیەوە بە گەرمی پێشوازیەکەن هاتوون بۆ بەشداریکردن لە کەمپینەکە و بەخشینی پارە کەلوپەل بۆ کوردانی ڕۆژئاوا. ئەمە کە هەیە کەمپینەکە لەژێر سەرپەرشتی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەچێت لێرە ئەو کەلوپەلانە دانراون کە خەڵک هێناویەتی وە وردە وردە ئەیان گوازنەوە بۆ ئەوەی بە زووترین کات بیگەێنن بۆ ڕۆژئاوای کوردستان. جا مامەباس لێرەیە کە سەرپەرشتی پرۆسەکە ئەکات گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەین. مامەباس سڵاودان لێبێ، کەمپینەکە تا چەند ڕۆژ بەشدارە بێ بەردەوامە بێت و ئێوە چی وەرەگرن خەڵک بە چی بەشدار بێ لەگەڵتان؟ بەخێر بێن هەروەک خۆتان دەبینن ئەو گەنجە جوانانە شاری هەڵمەت و قوربانی بەهانای خوشک بۆ بەهانەوەچوونی خوشک و برایان کە لێیان قەوماوە لە ڕۆژئاوا عەرەبە شوفینیەکان دڵیان با ئێمە خۆشکردیە بۆ قڕکردنی کورد و کوردستانیان، بۆیە ئەوانە خوێنیان بە جوش هاتووە. بەڕاستی خۆش و جۆشێکی زۆر حەماسەیان هەیە. ئەو کەلوپەلانێکە ئێستا پێویستمان پێیە لە ڕۆژئاوا پۆشاکە، خۆراکە، گەرمکەرەوەیە، ئەشیایی منداڵانە، شیری وشکی منداڵانە، ڕایەخ و بەتانی و سۆپە و عەلادین و دۆشەک و ئەو بابەتانەیە. خواردن و خواردەمەنیش زۆر پێویستە. ئەو هەڵمەتە قەرار بوو بۆ 3 ڕۆژ بەردەوامین کە ڕۆژی جومعە و شەممە و یەکشەممە بوو، بەڵام جومعە و شەممە کە بووە ئەو لەبەر ئەو گرفتەی کەش و هەوا وەکو پێویست نەمانتوانی هەڵمەتەکە بەرفراوانکەین. ئێستا لە 4 نقطەی شاری سۆران لە حەریقە لە دەروازەی سۆرانە لە هۆلی بۆنەکان و لە سەنتەری بازار فلکەی ناو بازار بەردەوامین لە کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە بۆ سبەیش هەر بەردەوامین. تەواقۆی ئەوەمان هەیە تەعویزی ئەو 2 ڕۆژەی کە نەمانتوانی هەڵمەتەکە بەرقەرارکەین ڕۆژی دووشەمە و سێشەمەش لە جەنابی سەرپەرشتیە دەوامان کردیە بۆمان درێژ بکەتەوە ئەگە موافقەیان هەبوو، چونکە لە دیوی سووریا زۆر پەلەمان لێ دەکەن بۆ ئەوەی ئەو کەلەپەلانە زۆریان پێویستە زووتر بگێتە دەستیان کە داوای بەپەڵەیان هەیە. زۆر بەشدار بووم خەڵکێکی زۆر شاری هەڵمەت و قوربانی شاری شەهیدان هەمیشە سینگیان کراوەیە، دەرگای ماڵەکانیان واڵایە بۆ لە قەوماوان. ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین زۆر ئەگە هەوا کەش و هەوا لە باربی سەد و چەند قاتی ئەمریکا ئێوە بە چاوی خۆتان ئەو حەماسە دەبینن مشارکەیان دەکەن.